یەکمان میوانەکەمان بەڕێز دکتۆر تاهیر هەورامیە کە لای زۆرینەی خەڵکی سلێمانی و کوردستان ناسراوە. من لێرە بە خێراتن یەکەم و دکتۆر بەخێر بیت، پێناسەیەکی خۆت و پسپۆڕێکەت و چەند ساڵە خزمەتەکەیت. سپاس کەم دەستان خۆش بێت، دەستی و برادرانش خۆش بێت کە ئەم کارە بەڕێیەکەن. من دکتۆر تاهیر هەورامیم، پسپۆڕی نەشتەرگەری گشتی جیهازی هەرس و ژدەر و نەخۆشیەکانی شێرپەنجەم ساڵی 1970ەوە بووم بە پزیشک. ئەمە 41 ساڵە خزمەتەکەم. لەش ساغوت بە شێوەیەکی گشتی جیاوازی کاری پزیشکی ئەو کاتە و ئێستا چۆنە؟ ئەم پسپۆڕی وەردانی کە ئێستا هەیە باشتر و ورتر و ڕێخۆشکەرترە ئەو کاری پزیشکی لەو کاتا خورستر بۆ یاخود ئێستا؟ کاری پزیشکی لە هەموو کاتێکا بۆ قورسی قورسە، بەڵام بۆ تەنزیمکردن ئەو وەختە تایبەتمەندی نەبوو، بەڵام تەنزیمەکەی باشتر بوو لە ئێستا لەبەر ئەوەی بازە شتێک هەبوو کۆنتڕۆڵێکی باشی کرابوو، بەڵام ئێستا تایبەتمەندیەکان زیاترە، کاری پزیشکەکە باشتر ئەنجامەدرێ، بەڵام تایبەتمەندیەکان و بەکارهێنان و ئێستیغلالکردنی مەجموعەیەک شت لە کاری پزیشکیا وای لێ کردووە کە تۆزێک یعنی شێواندنی پێوە دیار بێت. بەڵێ باشە دکتۆر، کەواتە پێم بڵێ لە ڕووی ئاکار و ڕەفتاری پزیشکیەوە چ گرفتێک لە ئێستا ئەیبینی کە بۆ تۆ جێی سەرنجە؟ خۆی لە ئەساسە شتێک هەیە لە کاری پزیشکیا کە پێوترێ مێدیکال ئەثیکس، کە مێدیکال ئەثیکس یعنی ئاداب و نەریتی پزیشکی. ئاداب و نەریت ئەتوانی بە وشەیەکی عەرەبی ئەخلاقی پزیشکی حسابی بۆ بکەی، بە پێی پێناسە ئەخلاقی پزیشکی لە سەروی یاساوەیە. چۆن؟ یاسا تۆ ئەگەر بێت و بە پێی ئاداب و نەریت بڕێ بڕێگا پێویستە بە یاسا نابێت. وەختە پێویستە بە یاسا بێت کە لە ئاداب و نەریت لابێت، یعنی دەستکەی بە مخالفات، ئەو وەختە تۆ پێویستە بە قانون نەبێت. تۆ ئەگەر بە ئادابەکە بڕێ بڕێگادا پێویستە بە هیچ شێوەیەک بە یاسا نابێت. لەوانەیە لە هەموو کارێکە وا بێ، نەک لە کاری پزیشکیا. تۆ ئەگەر کابرایەکی ساو و سەلیم و ڕاست و ڕەوانبی پێویستە بەوە نەبێت کە یەکێک بانگێکا و سزاد بدات و لێپرسینەوەت لەگەڵا بکات و ئەمانە. کاری پزیشکی مەسەلەن ئێستا ئەوەی کە سەرنجی ڕاکێشاوم یەکەم شەدەوەیە کە دیعایە بۆ کاری پزیشکی، دیعایە ئەخلا قانونیە بە یاسایە، یعنی هەموو کەس دەتوانێت دیعایە بۆ کارکێ خۆی بکات، بەڵام ئەخلاقی نییە. یعنی من کە باسی ئەخلاق دەکەم باسی مێدیکال ئەثیکس دەکەم، قەزم لەوەی ئەثیکلی ئەدڤەرتایزمنت، یعنی بە دیعایەکردنی کاری پزیشکی ئەخلاقی نییە. باشە دکتۆر، هەندێک گروپ و شوێن هەن کە بە نمونە کارێکی خێرخوازیەکەن، نەخۆشەکەش نیشانەدەن، نەخۆشەکەش خۆی قسەکە ئەڵێەوە فلانە کاریان بۆ کردم یا فلانە کارم بۆکەن. ئەمەش هەر ناچێتە هەمووی هەرچینە و ئەکارێکی پزیشکی دیعایەی بۆ بکرێ، هەرچینە و دیعایەک بێ یعنی ئەثیکڵ نییە، یعنی ئەخلاقی نییە بە معنای ئەو کەلیمەی ئەثیکسە. ئەگەر معناکەی ئەخلاق بێ ئەخلاقی نییە، ئەبێ بۆی نەکرێت. باشە، مەبەستم زیاتر نیشاندانی نەخۆش و جۆری نەخۆشیەکەی تا چەندێک ڕێگە پێدراوە لە ڕووی پزیشکیەوە کە تۆ بە نمونە کارێکی خێرخوازیەکەی ئاساییە نەشتەرگەریەک بۆ من بکەی بڵێ ئەوە فلانە کەسە و خۆی قسە ئەکات و بە خۆڕایی ئەم کارم بۆ کردووە خۆ شتێکی لەو بابەتە نا بە هیچ شێوەیەک ئەخلاقی و ئەثیکس نییە. تۆ خۆی یەکەم سڕی مهنە، یعنی نهێنیەکانی کارەکەی خۆت کە ئەنجامی ئەدەی لە کاری پزیشکیا، ئەوە تایبەتمەندیەکی نەخۆشەکە و دکتۆرەکەیە. بە هیچ شێوەیەک نەخۆ سڕەکە، نە نەخۆشیەکەی، نە باسی نەخۆشیەکەی، نە ئەوراقەکانی نابێ هیچ کەسێکی کە بینێ ئیلا بەعزێک ڕێنمایی تایبەت هەیە لە حاڵەتی مەسەلەن پەتابراوبوونەوە وەکۆم کۆڕۆنایە، بۆی پارێزگاری لە خەڵکی کە بکەی ئەتوانی ئەو سڕێ یعنی بڵێ بڵاوکەیتەوە. ئەمە یەکەمیان ئەگەر یەکێک ناحەیە دەرونیەکەی تێکش و زانید ئەبێ بە هەڕەشەکردن لە خەڵکانێکی نزیکی خۆی یا لە کۆمەلگا ئەتوانی بە پۆلیس بڵێ یا بە دادگا بڵێ یا بە خەڵک و خزم و کەسکارەکەی بڵێ ئەم نەخۆشە ئەو نەخۆشەی هەیە و ئاگاتان لێ بێ، یا ئیجراعاتی قانونی تر هەیە بکەی
یا لە ناحیەی ئەوەی کەوا محکەمە داواکە بە کتابی ڕسمی تۆ بۆ هەیە تەنها جوابی محکەمە بیتەوە. کەواتە بە هیچ شێوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێکی شیاو نییە کە ناوی نەخۆش و جۆری نەخۆشی و ئەوانە نیشان بدرێت و کەسەکە خۆی نیشان بدرێت کە ئەو کاری نەخێر بە هیچ شێوە یاسایی نییە یا تەنها لە ڕووی یاساییە بەڵام ئەخلاقی نییە، یعنی مێدیکەڵ ئەتیکس ڕێگا بەوە نادا. ئێمە چۆن ئەمانە ڕێککەینەوە ینی بیان گونجێنی خۆی لە ئەساسا ئێمە بۆدیەک هەیە کە نیمانە لە کوردستانەکە جەنەرال مێدیکەڵ کاونسڵ ئەو بۆدیە نییە لە کوردستانە، مەسەن بڵێن لە بەریتانیا ئەگەر یەکێ وا بکە محاسبەیەکەن، لە ئەمریکا ئەگەر یەکێ وا بکە محاسبەکەن، محاسبەی دکتۆرەکەکەن، محاسبەی ئەو جێتەکەشەکەن کە بەو شێوەیە بووە، چونکە ئەمە لە مەسلحەتی نە کۆمەلگایە نە نەخۆشەکەشایە بەو شێوەیە کە ئێمە ئەوەمان نییە. هەوڵێک من وەختی خۆی وەزیر بووم، هەوڵێکی زۆرم ما کە بتوانم ئەمە ڕێک خەمەوە نەمتوانی، یعنی شووە مەجموعەیەک ڕێگر هەبوو لە بەردەما. باش دکتۆر بەڕێزی شتکاری خۆبەخشیەکەی بەڵێ بۆچی تۆ لە هیچ شوێنەکە ئەم شتانە باز ناکەیت، چکە پزیشکانی تر بە خۆشحاڵیەوە ئەوانەی کە کاری خێرخوازی و خۆبەخشیەکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی ئەەکەن وەکو هاندانێک بۆ خەڵکی دیکە. وەڵای من خۆم باخلاقی نازانم چۆن باسیکەم، من کە بۆ خەڵکیەکەم من حەزەکەم خەڵکەکە فەخر بەوە کاکە ئیشێکی بۆ کراوە، نەک فەخر بەوە کاکە کابراایکی کەساسە و لێ قەوماوە و من یعنی وەکو کابراایکی لێ قەوما و یارمەتی ماوە، ئەو مافی خۆیەتی کە هەموو ئیشێکی بۆ بکرێت. بۆچی من هەستم بەوەی کە دیعایە بکەم بۆ خۆم و بۆ ئەو پێویست ناکە. ئەی چ کارێگەکەی بۆی کە ئەو گەنجانی کە بەڕێزت پێگەیاندون هەمان ڕێچکەی تۆ بگیرنە بەر، یعنی چۆن ئەم هاندانە دروست دەکەی ئەگەر باسی نەکەیت؟ کاکە خۆی ئێستا بڵێن من کابراایکی خانەنشینم، من ڕۆژانی شەممە لە نەخۆشخانەیەک کاری نەشتەرگەری ئەنجام ئەدەم بۆ ئەو نەخۆشخانەیە کە نەخۆشی یەکیان هەیە بەو تیمەی وەکو ئەندامی تیمێک کارەکەم کە بەو تیمە خۆیان بەتەنها یعنی کارەکەیان پێ نەکرێت، منیش یارمەتیان ئەدەم، بەڵام من لە عینەن کاتا مقیم و مقیم مەقدەم و ئەمانم لەگەڵایە، ئەوانە بێ ئەوە بینن کە منەیزانم، من ئەمەوێ ئەوان فێر بن، اینجا کارمەندانی تەندروستی لەوێن، نێرسەکان لەوێن، خەڵکی کە لەوەیە. ڕۆژانی مەسەن یەکشەممە وەختی دەوام دەرس بە تەلەبەی خوێندکاری کۆلێژی پزیشکی سلێمانی ئەڵێمەوە من خۆ خانەنشینم دەبی کابراوەتێ وتەنی بەس کە پێیان ئەڵێمەوە تەلەبەی خۆیان نەزان من خانەنشین. دووشەممە مەجموعەیە کاری ترەکەم، سێشەممە لە نەخۆشخانەی فێرکاری بەعزێ نەشتەرگەریەکەم، چوارشەممە بەعزە ژارێ لە زانکۆی هەڵەبجە و بەعزە ژارێ لە زانکۆکەوە دەرزەڵێمەوە و بەعزە ژارێکیش بەعزێ کاری تری تایبەت دەکەم، پێنجشەمانیش بەعزەکاری لەو بابەتە ئەەکەم. ینی من هەموو ڕۆژەکانی هەفتەی ئیشەکە ئەەکەم، بەڵام خۆ لە عینەن کاتا من پرۆگرام دایرێکتەری بۆردی کوردستانی کە پرۆگرام دایرێکتەری بۆردی کوردستانی خوێندکاری بۆردم هەیە و لە هەموو کوردستانیش ئەوانەی کە خوێندکاری بۆردی کوردستانی ئەزان من پرۆگرام دایرێکتەرم، ئەزانن ئەو کارانەژەکەم لە پێشکەشکردنی میتینگی خۆمان و کۆنفرانساتی طبی خۆمانە ئەم کارانە پێشکەشەکەم، ئەوان نەزانن کە منم کارانەکەم، بەڵام پێویست ناکات تۆ بڵاوی کێتەوە لە سۆشیال میدیا و لە تەلەڤیزیۆنە بۆ خەڵکی، بەڵام وەکو پزیشکەکان نەزانن کە کارەکانەکە. باشەکەواتە مەبەستی بەڕێزت ئەوەیە ئەکرێت لەگەڵ پزیشکەکانە ئەم کارە باس بکرێت و پیان بوترێت و وەکو ڕێچکای گەوانش بیگرنە بەر، بەڵام ڕاژ نییە بۆ خەڵک ئەم ڕاژ نییە بۆ خەڵک بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ ئەمە فلانە کەسەوە من ئەوم بۆ کردو لە ڕای خۆ مەولوی پێغەمبەر بۆم کردو، ڕاستە لە ڕای خۆ مەولوی پێغەمبەر بۆت کردو، بەس نابێت کابرابێنی بیبینن خەڵک، بۆ خۆی ئەسڵەن وتنی ئەوەی کە فلانە کەس نەخۆشە ئەوە خۆی لە خۆیە یعنی مخالفەی ئەخلاقی طبیە، یعنی من نمونەیەکی ژێنمەوە خۆی کتێبەکەی پێوتە مێدیکەڵ ئێرەر لە مەکتەبەی کولیە طبی سلێمانی هەیە، من لەوێ خوێندومەتەوە، جارێکان کابرایەکی گاینیکۆلۆژیست لە بەریتانیا یعنی نەخۆشی ژنان و مناڵبوونە بینێ، براژنەکەی خۆی بۆ خستەخانەکەیان کۆرتاژی بۆ کە لە ماڵەوە باسیەکە کە باسیەکە لە ماڵەوە دوایی ژنەکەش کاتی لێکە ساحبی شاهدەکەی لەکەنەوە مقابلیەوە، بەس باسیەکە. من خۆم شخصیان هەموو خزم و کەسوکار و ڕەفیقانی خۆم ئەزانن نەشتەگەری بۆ هەر کەسی ئەنجام بدەن، ئێمە وەکو عشایر ینی خەڵکی هەورامانین، زۆربەی خەڵکی هەورامان ئەمان ناسیەوە یان ناسین، ئەگەر خەڵکی هەورامانی بۆ خزمی خۆشم بێت کە من نەشتەگەریەکە بۆکە من لە ماڵەوە باسی ناکەم، لە لای براکانیشم باسی ناکەم، تەمەەن دوایی گلەییان لێەکەن، ئەڵێن بۆ نەهاتن بۆ لامان
ئەڵێن نەمانزانی ئەڵێ با بخۆ دکتۆر تایە لەوڵامی ئەمەلیاتی بۆکردن چۆن نەتانزانی ئەڵێ وەڵی ئەو لە ماڵەوە قەت قسە ناکەم باش من حقیقەتەن قەت قسە ناکەم جا چۆن ئەو وەختە بێن بەسەر تەلەڤیزیۆن و بڵێم من ئەمەلیاتم بۆ ئەمە کردو بە بەلاش ئەوە نابێ و ناگۆیشێ باش کاگی زۆر بەڕێزت وتت کە بەتەما بووی بۆردێکی لەو بابەتە دروستکەیت و بۆی ئەم کارە ڕێک بخەیتەوە ئەوە نەکرا ئێستاش ئەو پەرش و بڵاویە هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە بە هەموو شێوەیەک نهێنی نەخۆش باس ئەکرێت و وەکو بەڕێزت وتت کە بەخۆ بەخشیم کاران ناکرێت وردو درشتی گرفتی نەخۆشەکە و هەتا نەخۆشەکە خۆشی ئەنجێتە سەر شاشە چی بکرێت بۆی تۆزێک ڕێک بخرێتەوە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە و کەس ناتوانێت ڕێگری لێ بکات بە نمونە پزیشکێک نەشتەرگەریەکی لوت ئەنجامەیە دای ئەنێتەوە ئەڵێم ئەم نەشتەرگەری جوانکاریم کردو پزیشکێکی پێست هەروە پزیشکێکی نەشتەرگەری هەروە هەندێک جار ڕەنگە نەخۆشەکەش ئەفوو بێوێ خۆی باسیکە ئەمانە چۆن ڕێک بخەینەوە وڵی خۆی ئەمە هەر هەوڵ بدرێ ئەو بۆدیەی کە من باسیەکەم جەر مێدیکەڵ کاونسڵ پێگێت لە هەیەیەکی بەرزی پزیشکی نوێنەری سندیکا کاری تیاوێ سندیکای پزیشکان و سندیکای کارمەندانی تەندروستی و سندیکای پەرستاران و سندیکای بایۆلۆژی و دوایەوە یعنی من شەر نییە ناوی هەمویان بتوانم بێنم یعنی داوای لێبوردن بۆ ئەوانەکەم کە ناویان نایەنم ئەبێ ئەندامی ئەنجومەنی شارەوانی تیابێت ئەندامی پارێزگای تیابێ هەیئەی دادوەری تیابێ یەکێ لەوانە ینی نوێنەرێک کۆلێژی یاسای تیابێ ئەمە بۆدیەک بێ کێشەکە بەس ئەوە نییە تەنها ینی تۆ ئێستا یەکێک کە تەخەڕۆژەکە دەزەکە بە کارێکی پزیشکی کە کاری لەوانەیە مەسەن پزیشکیش نەبێت کە کارە پزیشکەکە ئەنجامەدا لەوانەیە بڵێن مزەمید بێ مەعاون طبی بێ بەعزە کارێکی خۆیەکە لەوانەیە پزیشک بێ لە تایبەندیەکەی خۆیان ئیش نەکا ینی خۆ ئەمە مانای وانە یا یەکێک بێ هیچ لەمانە نەبێ ینی هیچ شتێکی نەخوێن بێ ئەمە مۆنیتەری هەموو ئیشەکانەکە ینی حتا پزیشکیش ینی ئەو پڕی کار ینی هێنی هەبێ تایبەتبەندی هەبێ ئەبێ دوای زانستەکە بکەوێ بزانێت تا چ ڕادەیەک پێشکەوتووە ئەو هەر بەڕێگا کۆنەکە نەڕوە بەڕێگا 2 ساڵ جارێ یا 5 ساڵ جارێ تەقیمی وەزعی ئەو دکتۆرە بکرێتەوە کە کاری پزیشکی ئەنجامەدا زۆر دکتۆری زۆر مەشهور هەبووە لە عالەمە کە لە کاری پزیشکی ئەنجامداناکە وێنەیان نەبووە بەڵام دوایی کە تەمەنیان گەیشتوتە ڕادەیەکی هەفتە یا 750 ساڵی تووشی ئەلزایمەر بوون یا تووشی ئەتاکی شێتیەتی بوون یعنی یەکێ لەوانە ساوبرۆخ هەیە لە کابرایکی ئەڵمانی بووە طبعاً ئەمە یەکێک بووە لە عابقەریەکانی جیهان لە زمانی خۆیان ئەمەلیاتی بۆ هەنری کردووە بۆ ستالین کردووە بۆ هتلەر کردووە یعنی ئەو زمانەیە کە وەختێک چەند ئەمەلیاتێکی وەکو ئایڤەلوس و کرێنیۆتۆمی و مەساژی برین و نازانم چی ئەمە ئەو کابرای ئەنجامیداوە ساوبرۆخ هەموو ئەڵمانیا هێناسێ هەموو دکتۆرێکی ئەڵمانی ئەزانێ ساوبرۆخەیە بەڵام لە کۆتایی تەمەنەکانیە وای لێ هاتووە ئەمەلیاتێکی لابردنی گەدەی بە 20 دقیقە کردووە کە ئێستاشی لەگەڵا بێ بە 3-4 سەعات کەمتر ناکرێت بەڵام ئەڵێ کە دوایی کە کردی حیجابی حاجزی کردەوە دڵی نەخۆشەکەشی بەڕووی خستێت تەنەکەی خۆڵەکەوە یعنی ئەوەنە هەیبەتیشی هەبووە کە دکتۆری مخدرەکەی لەگەڵ یا بووە نەیتوانیوە یعنی پێی بڵێ بابە ئەمە تۆ تەواو ناتوانانی ئیشکەی لە مەولا یعنی دوای ڕێیز و زەرای وڵاتەکە نەیتوانیوە پێی بڵێ ینی خۆ کە من باسی GMC یەکەم مەسەلەکە ئەوە نییە بەس تەنزیمی کاری پزیشکی بۆ بڵێن دکتۆر وەماناکە حتا بێت تەقیبی ناحیە زانستیەکەی دکتۆرەکە بکە بزانێت تا چەند ئەو ئەتوانێ هەر بەردەوام بێ لەو کارە زانستیە کە ئەنجامی ئەدا زۆر باشە دکتۆر تایر سپاس بۆ بەڕێزت